ئەم کاتتان باش. هەمیشە گوێبیستی ئەوە بوون و بینیوتانە کە توندوتیژی بەرامبەر بە کچان و ژنان کراوە وەکرێت. بەڵام ئەم جارە دۆسەیەکمان هەیە باسیەوەکەین کە چۆن ژنەکە توندوتیژی بەرامبەر بە پیاوەکە کردووە. لەسەر مێزی نهێنیەکان هەم ئەو پیاوەی کە توندوتیژی بەرامبەر کراوە و هەم ژنەکەش کە گوایە ئەو کارە و توندوتیژیەی کردووە بۆ تیمی ڕۆژنامەنووسی بەرنامەی نهێنیەکان قسەیان کردووە. ورد و درشتی توندوتیژی دژی پیاوان هەڵدەدەینەوە. لێرەیە ئێمە تەنها کێشەکان ناخینە ڕوو، بەڵکو و چارەسەرەکانیش دەخینە سەر مێزی گفتوگۆی نهێنیەکان بێگومان لە ڕێی شیکردنەوە و هەڵسەنگاندن بۆ چۆنیەتی ئەنجامدانی دۆخی تاوانەکە و هەوڵەکان بۆ ئەوەی کام تاوانە دووبارە نەبێتەوە و ڕێگە چارەسەریەکان بێگومان لەگەڵ کەسانی پسپۆڕ و شارەزای بوارەکە. ئەم جارە میوانەکانی من بریتین لە هەریەکە لە مامۆستا ئەحمەد قامیشی مامۆستای ئاینی بەخۆشحاڵی و لەگەڵمانە بێت. هاوکات لە ستۆدیۆش کاک بورهان عەلی سکرتێری یەکێتی پیاوانی کوردستان لەگەڵم ئامادە بن. زۆر سوپاس بۆ ئامادەبوون و ئەوەی کە لەگەڵ ئێمە هەوڵ بدەین چارەسەر و شیکردنەوەی ئەم بابەتەی ئەمڕۆمان بکەین. سەرەتا کاک بورهان سڵاوت لێبێت، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان. ئێمە ئەمڕۆ دۆسیەکەمان توندوتیژیە بەرامبەر بە پیاوان. ئەگەر باسێکمان بۆ بکەیت ئامارەکانی توندوتیژی بەرامبەر بە پیاوان لەم ساڵەیان بە شێوەیەکی گشتی لەم چەند ساڵەی دوایە چۆنن؟ زۆر سپاس. ئێمە نەک مەلەفێک لەوانەیە بڵین نزیکی هەزاران مەلەفی توندوتیژی دژی پیاوانمان لا تۆمار کراوە. بەداخەوە ئەو ئامارانەی کە لای ئێمە تۆمار کراوە بە تایبەتی لە ساڵی 2025 واتە لە 1/1/2025 تاوەکو 1/6/2025 واتە لە ماوەی 5 مانگی ڕابردووە 248 جۆری سکاڵات و توندوتیژی لەسەر جەملە ناوچەکانمان تۆمار کراون. بەداخەوە 29 حاڵەتی خۆکوشتنی پیاوان هەبووە، 7 پیاو بۆی کەشە خێزانەکانی کوژرە خۆکوشتنی پیاوان هەبووە. بەداخەوە هەر ئەمڕۆکە 2 حاڵەتمان لای ئێمە تۆمار کراوە کە ئەمڕۆکە بەواسیتە نووسراوی مانگی تازەوە بەداخەوە 7 پیاوی بۆی کەشە خێزانەکانەوە کوژراوە. ئەم ئامارە پێماناڵێ بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ توندوتیژی خێزانیەکان لە کۆمەلگای کوردیا زیاد دەکا. ئەنجا ئەوەی کە ئێمە و کوڕێکخراوێک لەسەر پرسی مافی مرۆڤ بەگشتی و لەسەر ڕێگە زنێرنە بە تایبەتی کە ئیژەکەین ئەو توندوتیژیانەی کە بەرامبەر بە ڕێگە زنێرنە تۆمارەکە لای ئێمە تۆمارەکرێ بێگومان ئەوانەی لای توندوتیژی خێزانی و ڕێکخراوەکانی ئەفریقان و ژنانیش بەرامبەر بە ژنان تۆمارەکرێ. ئامارەکە لە بەرزیایە چونکم هۆکار و پاڵنەری زیابوونی کەشە خێزانەکان لە کۆمەلگای کوردیا بەردەوام ڕوو لە زیابوونە، بۆیە ئامارەکان بەرامبەر هەردوو ڕێگە هەڵکشاوە. بە تایبەتی دەسەڵاتی کوردی هیچ لایەک، هیچ بەرنامەیەک، هیچ پرۆژە و پێشنیارێکی پێ نییە بۆ باشکردن، بۆ کەمکردنەوەی، بۆ بنبرکردنی توندوتیژی خێزانەکان یاخود بۆ وشارکردنەوەی تاک لە ناو خێزانان بە ڕێگەزی نێورمەوە بۆ کەمکردنەوەی توندوتیژی خێزانەکان. ئەمە وای کردووە کە ئاڵێن بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ئاماری سکاڵاکانی توندوتیژی کە بە تایبەتی ئێمە لەسەر پرسی ڕێگەز نێرینە ئیژەکەن لە کۆمەلگای کوردیا و ئیشەکەی ئێمەش ئیشێکی تازەیە لە ڕابردووە. بێگومان توندوتیژی بەرامبەر پیاوان هەبووە، پێشێلکردن هەبووە، لەوانەیە کوشتن هەبوو بێ، لەوانەیە دەرکردنی پیاوان بەداخەوە هەبوو بێ، بەڵام لەبەرەوەی دابوونەریتە کۆمەڵایەتەکە دابوونەرێتێکی خێڵەکی بووە و باگراوندێکی پیاو سالاری دراوەتێ. ئەمە شەرم بووە پیاو باسی کێشەکانی خۆی بکە. بەڵام ئەمڕۆکە ئاستی ڕۆشنبیری تاک و بەرەو پێشچوونی کۆمەلگا گۆڕانکاریەکان، ئاسان گەیاندنی توندوتیژیەکان لە ڕێی سۆشیال میدیا و دیجیتال میدیاوە وای کردو توندوتیژیەکان نەک بەرامبەر پیاوان بەرامبەر هەموو فی ئەو توێژەکانی کۆمەلگا نەشاردرێتەوە و تۆمار بکرێت. کاک بورهان، توندوتیژیەکان بەرامبەر بە پیاوان بە نسبەت شارەزای جەنابتانەوە من پرسیارەکەم هەر ڕوو لە هەڵکشانن بەراورد بە ساڵانی پێشوو یان مەترسیدارن؟ بێگومان ئێمە یەک گرفتمان هەیە، تەماشا بکەین ڕابردوو خێڵ چەقی کۆمەلگا بوو، دوایی خێزان بوو بە چەقی کۆمەلگا، ئەوەی ئێستا مەترسیدارە تاک بۆتە چەقی کۆمەلگا. توندوتیژیەکان لە ناو خێزانەوەیە، ینی سەی دەکەین شکۆی خێزان خەریکە نامێنێ، ئاراستەی کارکردن بۆ ئەوەیە کە لە ناو خێزانە تەنها بەرژەوندی تاک لێک بدرێتەوە نەک بەرژەوندی کۆی خێزانەکە، بۆی ئەمە ئامارەکە مەترسیدارە. بەڵام لەوە چێ ئەگەر تەماشای سکاڵاکانی دژی پیاوان بکەین لەوە چێ وشیاری پیاوی نیشان بدا، ئەمە تەنها ئەوە نەبێت توندوتیژی بێ، ئیتر پیاو گەشتەوە قەنەعەتەی و مەدەنیەت ئەڕوا و ئاستی ڕۆشنبیری بەرز بۆتەوە، ئیتر ناوێت لە ڕێگای ئەو فۆرمە پیاو سالیاری پێشوو بە لەڕێی توندوتیژی خۆسەپێنی یا توندوتیژکار بێ یاخود قبولی کا بۆی کەسایەتی نەشکێ دێگەی. بەڵام ئێستا لەوە چێ پیاوی وشیار بێتەوە بیەوێ با دەمشن داوای یەکسانی بوونەکە لەسەر بنەماکانی مافی مرۆڤ، ئەو ئەرکوبەر پرسیارەتەی کە ئەڕۆت لە ئەستۆی
پیاوە لە پێکۆنانی پرسی هاوسەرگیریە هیچ بەرپرسێتێکی تیانی بەرامبەر بەژنان ئێمە گەر تەماشای خێزان بکەین سەرچاوەکەی یا پێکۆنانەکەی یاسای گرێبەندی هاوسەرگیریە گرێبەندی یاسەگیریش یاسای باریکەسێتی پیاوی بەرپرس کردووە بە تایبەتی لە تێچووە داراییەکە لە پێداویستە بەڵام ئەمە لە یاساکەیە و لە شەریعەتی ئیسلامە پیاوە پابەندکراوە بەڵام ئێستا کاگوران گۆڕانکاری کراوە لە واقع بابەتەکە تۆزێک گۆڕاوە ئەو ئەرک و بەرپرسیارەتیە کەوتۆتە سەرشانی ژنانیش بێگومان بە یەکتێگەیشتن و بە هاوکاری یەکتر بە یاسایی نەکراوە ئێمە یەک کۆمەڵ گۆڕانکاری زۆر لە یاساکانی باریکەسێتیار کراوە پەرۆژنی خەدەغە کراوە کۆمەڵشت هەیە لەوانەکە مافی دراوەتێ بەڵام تەنها یەک گۆڕانکاری بەستیت لە مەسلحەت لە دژی ژن بەلا مەسلحەتی پیاوکراوەڵە چی ئەڵێ ئەگەر ژن بوو بە خاوەنی دارایی خۆی بۆی هەیە بەشێک لە داهاتەکەی اینجا داهاتەکەی 5,000 لە مۆچاکەی کە ملیۆنەکە یاخود ژنێکی ئازایی لە خۆبردووەکەین تا چەند ئێوە رازین و تەوازن و عەدالەت لە یاساکەیە هەیە ئەگەر دەرفەتم بێچمە لای مامۆستا ئەحمەد مامۆستا سڵاوتان لێ بێت زۆر سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان لەگەڵ ئێمە باسی توندوتیژیەکەین و بە تایبەت ئەمڕۆ تیشکە خەینە سەر توندوتیژی خێزانی و تایبەتتر لە نێوان هاوسەران لە ئاینی پیرۆزی ئیسلامە چۆن باسی توندوتیژی خێزانی و بە تایبەت توندوتیژی نێوان هاوسەران کراوە. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سەرەتا سڵاو ڕێزم هەیە بۆ میوانە بە ڕێزەکەتان کاکە بورهان و بە ڕێستان و بۆ هەموو بینەران و بیسەران لە خوای گەورە دەپاڕێنەوە کە ئینشاءالله خێزانەکانمان بەختەوەر بن یا رب العالمین و ئەوانەی کێشان هەیە خوا بێت بەدەمیانەوە ئینشاءالله. بەڵێ بەداخەوە ئەو ئامارانی کە لە گوێبیستی دەبین کە خێزانەکان تا ئەندازەیەک ئاژا و کێشان زۆر تیا دروست بووە. طبعا ئەو ئاژاوانە ئەو کێشانێک کە دروست بێت لە ناو خێزانە هۆکارەکەی چییە؟ ئێمە دەبێت لە هۆکارەکان تەماشا بکەین. طبعا ئاژاوە و کێشە کە دروست بێت لە خێزانە ئەوە زوڵمە. باش چێ زوڵم دەکا؟ یەکێک لەو دوانە لەو هاوسەرانە زوڵم دەکا کە لەخوا ناترسێ، کە شەرم لەخوا ناکە. بۆیە ئێمە دائیمەن وەسیەتمان ئەوەیە کەوا سەرچاوەی کارەکانمان تەقوا و دینداری و لەخواترسان بێ، چونکە لەوە بترسە لەخوا ناترسێ. بۆ چونکە مەسەلەی هاوسەرگیری لەسەر بنەمای ئەرک و مافدا دەمەزرێ، لەسەر بنەمای لە یەکتێگەیشتندا دەمەزرێ. هەریەک لە هاوسەران ئەرچی لەسەرە و مافەکەیش دەبێ پەدرێ. ئەگەر ئەرکەی جێبەجێ نەکرد مافەکەی پێ نادرێ. ئێمە بەڕاستی کاتێک کە تۆ باسی توندوتیژی دەکەی تەبعاً خۆ ئەو دوو هاوسەرە تەواوکەری یەکترن. ئەوە نیە هەرێکیان سەنگەر لە یەکتر بگرن و هەرێکی بچنە سەنگەرێکەوە، بەڵکو ئیش و کار بە توندوتیژی کار ناچێتە سەر مار بە قسەی خۆش لە کوندێتە دەری. ینی ئەم دوانە دەبێ بزان بۆچی پەلامبار یەکتر دەدەین. تەمان ئێمە لێرەدا کۆمەڵی شت هەیە، کۆمەڵی هۆکار هەیە ئەو توندوتیژە کە دروست دەبێت، چونکە بەڕاستی خێزان زۆر گرنگە. ئێمە جاران ئەو ڕێکخراوانە لەگەڵ ڕێزم بۆ هەمویان کە بەو شێوەیە نەبوون توندوتیژی کەمتر بوو بەو شێوەیە. ئێستا کە ئەو هەموو ڕێکخراوە هەیە دەبوو توندوتیژی هەر نەمابە، بەڵام بەپێی ئامارەکانی ڕێکخراوەکانی ژنان و پیاوان ئەوە تا توندوتیژەکە لە هەڵکشاندا و لە زیادبووندایە. کەواتە هەندێک لە ڕێکخراوەکان کار لەسەرەوە دەکەن کە بە ناوی ئازادی و پێشکەوتن و مافی مرۆڤەوە لە خێزان بدەن، چونکە لە خێزانەکە درا کۆمەلگا هەڵدەوەشێ بۆ مەبەستێکی خراپی خۆیان. لەبەر ئەوە ئێمە دەبێت ئیش لەسەر ئەوە بکەین. بەڵێ یەک ڕوونکردنەوەیەک بێگومان ڕێزم بۆ ڕێی جەنابتان ئەم ویست بیکەم بە پرسیار لە کاک بورهان، بەڵام ئەمە قسەی زۆر کەسە کە باس لەوە کرێت و تێبینی ئەوەی زۆر لەسەرەکە لەگەڵ دروستبوونی ڕێکخراوەکانە ئاماری توندوتیژی زیاد بووە، بەڵام ئێمە توانین بە شێوەیەکی تر ئەم بابەتە لی تێبگەین بڵین توندوتیژیەکە هەبووە لە ڕابردووە، بەڵام بەهۆی نەبوونی ڕێکخراوە و ئەو شوێنانەوە پێچێت تۆمار نەکرابێت بەم شێوەیە ئێستا. من پێم وایە ئەمە ڕێزم هەیە بۆ قسەکەی بەڕێستان، ئەوەش بەشی خۆی ڕاستە، بەڵام ئەوەش وەکو پاساوێک کە ئەیناوە ئیلا دژیان بێکێشە نابێ بێگومان، بەس کە حیا حورمەت هەبوو، کە لە یەکتێگەیشتن هەبوو، کە ئەرک و مافەکان هەبوو، هەموو شتەکان چارەسەر دەبێت، چونکە بەرهەمی تەقوا و لە خواترسان ڕەوشتە جوانەکانە. ڕەوشتە جوانەکانیش ئەم ژن و مێردە ساڵانێکی زۆر بەیەکەوە دەژین، کێشە دەبێت، شەڕی ناوخۆ دەبێت، دەمەبۆڵە دەبێت. ئەگەر ڕەوشتیان جوان بوو ئەو کاتە دزی لێک ناکەن، درۆ لەگەڵ یەکتر ناکەن، نهێنیەکان نامەنە دەر
دەرەوە لەگەڵ یەکتر خراپ نابن چونکە ئێمە ئەگەر ئێمە کێشەی گەورە ئەوەیە ئیش بە ئیسلام ناکرێ ئەگەر ئەو خەڵکە ئەوانە خۆیان بە مسلمان دەزانن فەرم و ئەمە دینەکەمان ئەمریستەکە دینەکە پێمان دەڵێ پیاوان ئێوە لەگەڵ ئافرەتان باش بن خوا دەفەرمێەوە عاشروهن بالمعروف پیاوان لەگەڵ هاوسەرانتان چاک بن و هەروەها بە هاوسەرانیش دەڵێ بە خێزانەکان دەڵێ ئێوە واجبە لەسەرتان ئیتاعی پیاوەکانتان بکەن هەر ژنێک پیاوەکەی لێ ڕازی نەبێت خواش لێ ڕازی نابێت بەڵام ئیتاع لە معروفە لە شتی چاکەدا لە شتی حەڵاڵە نەک ئەم بڵێ سیر ئەو بڵێ پیواز ئەگەر ئیش بە ئیسلام بکرێ ئەو کێشانە سەتانەوە و قسوور کەم دەبێتەوە بەڵام کێشەکە ئەوەی ئەوانەی کەوە لەم کێشانەدا زۆر دروست دەبن ئێمە جاران وەکو کاک بورهان فەرمووی ژیرمان خوار بەرز پیا و سالاری و ئێستا ژن سالاریش پەیدا بووە کە هیچیان لە ئیسلامدا ڕێگە پێدراونین بەڵکو ئێمە پێویستە ئێمە بە هەمومان خێزان حکومەتێکی بچووکە هەر کەسە ئەرکی خۆی جێبەجێکەوە مافی خۆی پێ بدرێ بەڵام ئێستا چونکە ئەرکەکان جێبەجێ ناکەن و لەخوا ناترسن دەبینی ئەوە تا بەردەوام کێشەکان ئاژاوەکان لە زیادبووندان کە هەموو پێمان ناخۆشە کە هەمومان پێوە سەرخاڵ دەبین کە زۆر جێگەی نیگەرانیە بۆ هەموو لایەکمان بەڵام بەڕاستی بە بزانین ئایا ئەو ئاژاوانی کە دروست دەبن بۆ نمونە ینی خێزانێک دوو خێزان کەمینە نابێتە نمونە بەڵام والعبرة للغالب زۆرینەکە ئەساسە یعنی ئێستا زۆرینە دەماشا دەکەین کێشەکە لەکوێدایە ئەوە زۆر مهمە کە بەڕاستی ئێستا هەر کامێک لە هاوسەران ئەرچ خۆی جێبەجێ نەکرد هەر کامێک لە هاوسەران زۆڵمی کرد زۆڵم هەر زۆڵمە هەر کەسێک بیکە خیانەت هەر کامیان بیکە ئێمە دەمانەوێ خێزانەکان بەختەوەر بن تو ئەگەر ناویشت بەختیار بێ و لە گەڕەشی بەختیاریش بی ئەگەر ڕێگەی بەختیاری و بەختەوەری نەگر بێ بێگومان بەختەوەر نابێ ئێمە بە هەموو لاکمان لە خزمەت خێزانەکان داین بەڵام قسەمان لەسەر ئەو تونند و تیژیانەیە کە هۆکارەکەی چییە ئافرەتەکە بۆ دەیکە پیاوەکە بۆ دەیکە زۆر باشە بێگومان مامۆستا ئەشگەڕێمەوە لای جەنابەت بەڵام ئێمە وتە و لێدوانی هەر یەکە لەم دوو هاوسەرە بەڕێزەمان وەرگرتووە کە سکاڵاکار و تۆمەتباری تێدایە قسەیان بۆ ئێمە کردووە باسی ئەنجامدانی خێزان ژنەکە باسی ئەوەی کردووە کە چۆن ئەم تونند و تیژیە دروست بوو بە هەمان شێوە پیاوەکەش ڕوونکردنەوەی خۆی هەیە گوێبستی لێدوانی هەردووکیانە بین دواتر شیکردنەوەی زیاتر بۆ بابەتەکەکەین کە لە سەرەتا چوومە داوای ئەمافرەتەوە هاتە یەک ماڵەوان و لە یەک ماڵا ژیین دایمە کێشە و مەشاکیلمان هەبوو سەر ئێشە و دەنگە دەنگ و ئیتر لە سەرشتی بەسیط شەڕوانە بوو ئیتر منی شەرەمو جارێ مناڵە بە بەرداوامم لەگەڵیا بەشکم کە گەورە بێ باشتر بێت چەندێک بوو تەمەنی تقریبەن 18 ساڵە بوو تۆ چەند ساڵ بووی تۆ تەمەنت چەند تۆ گەورەتری لەو من 11 ساڵ لەو گەورەترم باشە ئیترەوە بووم هەر لەگەڵ یا بەردەوام بووم یعنی لەسەر زۆر شتی بچووکە بوو بە دەنگە دەنگمان و شەڕیە کرد و زۆر خۆی فەرزە کرد بە سەرمان زیاد لە حەد یعنی وای لێ هات بووی سوڵتەی ماڵەکەی بە تەواوەتی گرتووە دەستی خۆی دوای ماوەیەکی تر بیانووی بە دایکم کرد کە بە مەرجە پێشم وت بوو پێشتر کە من دایکم لەگەڵایە لەگەڵ دایکمان شەڕیە کرد دوسێ جار چوو پەلاماری دایکمیە لە دایکمیەیە ئیتر ڕۆی تۆرە لە یەک ماڵا بوون خۆت و دایک و هاوسەرەکەت هەر ئەمە نەبوون نانا مناڵیشمان هەیە ئەزانم ئەو کاتە سەرەتا ینی هەر دایکت لەگەڵ بوو بەڵێ هەر دایکم لەگەڵا بوو کێشەی چی ئەتوانم پرسیاری ئەوە بکەم مەسەلەن بۆچی لەگەڵ دایکت ناگونجان کێشەی چیان هەبوو ئێستا تۆ زیاتر لە نزیکەوەی ئەم هاوسەرتە ئەو دایکتە کێشەکان زیاتر ڕەبتیان بە چیەوە کێشەی هەر شتیشی زۆر بەسیط بوو ینی جاریوا بۆ خەتاکە خەتای خۆشی و بەسەر دایکمیهێنە بە کورد و مختصەریەکەی دایکم لە ماڵەکە بکاتە دەرەوانە ینی دایکم لەگەڵمانە نەبێت چەند جار پێی وتم ڕوبەڕوو ئەوی تۆ برایترێ هەیە تۆ خوشکی هەیە بۆ دایکت لەگەڵ ئێمەیە باوکت نەماوە باوکم نەخرشەیدا زۆر بە ئاوا پێوتم یان بیانی زۆ بە دایکمە گرتووەمانە و ئەوە بوو تۆرا ڕۆشت ئیتر وتم بەس وەرەوانێ من دایکیشم حلەکەم ئیترەوە بوو چوم لە قاتی سەرەوانێ دوو ژوورم بۆ دایکم دروست کرد دایکم جیا بۆ ڕۆشتەوە ئەوێ ئیتر ئاوا بەردەوامی بەڵام هەر لە یەکەم ڕۆژەوە لە سەرەتای زەواجەوە ئاو هابوو نانە سەرەتا یەکجار ئاوانە بوو تقریبەن دوای فتریشی زۆر کەم 3 مانگ 4 مانگێک ئەجا ئاوای لێ هاو ئیتر ئەوە بووم دایکم کە ڕۆشتە سەرەوانێ ئەم فترێ زۆر باش بوو هیچ کێشەیەکی نەما دوای دەستی پێگرەوە دووبارە لەگەڵ تۆیان لەگەڵ دایک لەگەڵ منە
لەگەم نادەستی پێکردەوانی یعنی بە تاوەتی سوڵتەی ماڵەکەی گرپووە دەست و تەنانەت پارە مەعاشەکەشم کە وەرەگرت لێ ئێستانم مەعاشەکەی لێ ئێستان و لای خۆی دایانە جاری وا بوو یعنی بە شەڕ و بە ئاژاوە بەشی خۆمم لێ ئێستان لە مەعاشەکە بۆ بە شەڕ و بە ئاژا نێیامێ باشە تۆ چەندت لێ ئەسان مثلەن ئەو پارەی کە لێت وەرەگرت تۆ بۆ چیت بوو بەبەستمەوەیە ئەو وەڵامم دەستکەوێت ئەو گومانی لەوە نەبوو کە تۆ پارەکە بە شێوەیەکی باش سەرف نەکەی مثلەن جگەرە کێش و مەشروب و مثلەن دوور لە ڕووی جەنابان گومانی هەبێکە بۆ شوێنی ترەچیت یان هەر نەی ئەیتێ لەبەرەوەی کە بۆ خۆی هەڵی گرت نا هەر نەیەیامێ بۆ خۆی هەڵیەگرت ئەچوو مەسرەفی دایکی پێیەکرد شتی بۆ ماڵی دایشیەکڕی شتی بۆ ئەوانەکڕی جلو جۆڕی بۆ کڕین و کرێخانووی دایکیشی پێەیە بۆ پارەیە خۆی ئیشی نەکردووە خۆی سەرەتا ئیشێگر بە زوازی هێنا دوای کەوازیشی هێنا هەر بە پارەکەی تۆ تا ئێستا شەر موچەکەی دایکی کرێخانەکەی دایکی ئەوەیە بەڵێ هەتا ئێساش کرێخانەکەی دایشیە لەسەر مەعاشەکەی منە من دەوامەکەم ئەچوم بۆ دەوام پێویستم من کارمەندی هێزی شێم نیم کە ئەچوم بۆ داوام من پێویستم بە پارە بوو لەوێ ئێتر بە زۆر پا بەشی داوامەکەم و بەشی کرێسارەکەم لێ وەرەگرتەوە کە ئاچوومە ئەوێ ئیترەوە بوو ئەمە هەر زۆر بەردەوام بوو یعنی کاوە مەسرفی ماڵیە کرد و مەسرفی ڕەتفعلی تۆ چی بوو کە ئەو هاوکاری ماڵی دایکی ئەویش هەڵەنە بموتان ئەویش مردی لە ژیانە نەماوە بەڵێ دایشی هاوکاری ئەوانی کردووە تۆ پێت ناخۆش نەبوو پێشم ناخۆش بەیز دەسەڵاتێکم نەبوو ینی نەمەتوانی با چۆن پێم ناخۆشی من بە پارەکەم عاشەکەم هەر بەشی خۆمە تۆ خۆ یارمەتی دایکت نەئەیە وزانوتت دایکم خۆی موچەی هەیە نەخر دایکم خۆی موچەی شەیدانی باوکمیە تەنانەتە نەجار بە زۆریش ئەیناردم پارەم لە دایکیشم قەرزە کرد و لێم وەرەگرت دێگەی بڕۆ پارە لە دایکی وەرگرە تێگەیت بەڵام پێش من خۆش نەبوو ینی کە پارەیە بۆ لەبێ من مناڵم هەیە ماڵ و مناڵم هەیە پارەکەی مەعاشەکار بەشی خۆمیە کرد وایە ئێستا تۆ ینی کێشەکان تۆ ئەڵێ تونند و تیژی بەرامبەرم ئەنجام داوە سکاڵاکەشت هەر لەسەر ئەوەی تونند و تیژی ئەمەی کە ئەڵیت لە دایکمی یاوە دایکت سکاڵای تا ئێستا لێ نەکردووە باشە پارەکەی لێوەرگرتووی مەبەستت ئەوەیە چی تریش دەستی لە خۆت بەرز کردوەوە چۆن من شتێکی وان بیستووە ئەگەر لەلات ئاسایی بێ باسی بکەیت دوسێ جار شتێکی ئاواش بوو شتی تێگرتم باشە بەس لە دادگا باسی ئەوەت نەکردووە تۆ بۆ وڵی لە حای خۆمە ترسم یعنی ئەم ئافرەتە بە تەواتی حای منی بردووە سا ئەمەش باسکەم لەو نەیتر ئەبێت ئیتر نەمێراوە باسیکەم تمە بە هەر بێدەنگ بم باشترە باشە چیتر ئیترەوە بووم ئافرەتە هەراوە بەردەوام بوو یعنی لە سەرمانە ئەچووە تۆرە شکاتی لێکردم چەندجا شکاتی لێکردومەیت ئەمان پیاوە لەم نییاوە لێت یاوە تۆ قەت دەستیشم بە لێ بەرز نەکردو ئەمن قسم لەگەڵا کردوواڵێ لێم پرسیوە چۆن دەست لە مێردەکەت بەرز کردوەوەڵێ کە ئەو لە منیاوە من دیفاعم لە نەخێر تەنانەت کەشکاتی لێ کردمە چوشکاتی لێکردمەیت ئەم پیاوە لیەوەم بەڵام هیچ بەڵگەیشی نەبوو ینی هیچ شتێک نەبوو کە بیسەلمێنێ کە من لەو ئافرەتەم ماوە ئیتر بۆ خۆی شکاتەکەی جێڕایەوانێ ئیترمە هەر بەردەوام بوو ینی ئەوڵێ دڵپیس هەنێک جار پێیوتون بۆ کوێ چیت بۆ هەر شوێنێکە چی هەر حرەکەیەکەکەیە بێ من ئاگادار بکەیتەوە منەوەم پێ قبول نەکراوە بۆ شوێنانە چوو کە پێت نەڵێتەوە بۆ ێوای پێ بڵێ قەت پرسی پێ نەگرم کە بڕوە بۆ شوێنێ بۆ خۆی ڕۆشتووە کە هاتوومەتەوە ماڵەکە ئەنج زانیمە ئەم ڕۆشتەوە و تەلەفۆنم بۆ کڕوتومە لە شوێت شوێنی مەبەستە چی ئاخرەگەر بۆ شوێنی مثلەن بازار و شوێنی نزیک و ئەوانە بڕات و بێتەوە تۆ لە ماڵەوە نەبی لە دەوامبیر ڕنگ بێشتەکە تۆزی ئاسایی بێ بەس بۆ شوێنی دوور ڕۆشتووە و بمێنێتەوە بە تۆ نەڵێ بەڵێ منیش بۆ شوێنی یاهان نزیک و مناڵم هەیەبی با بۆ خەسخانەیەک یام چێ بۆ بازاڕی ئەمانە زۆر لە ماساییە یام چێ بۆ ماڵی دایشیەمانە بەس ئەوە چوو بۆ شاریشی زۆر دوورتر لە شاری خۆشمان تەنانەت ئاخر جار چۆ بۆ شارێک لە دەرەوەی هەرێمیش بوو سکاڵام لەسەر کرد و شکاتم لێگرەوە بەڵێ پێی نەوتم کە هاتوومەتەوانێ دوو مناڵەکەم بینی وتیان دایکمان ڕۆشت و تەلەفۆنم بۆ کردووە ئەڵێ من وا لە دەرەوەی هەرێمە چۆتە شارێکی دوور لە دەرەوەی هەرێم وتمە بۆ پێونەوتم ئەڵێ جا خۆکو تۆ بیتەوە هەرەزانیت مناڵەکانی نەئەبر لەگەڵ خۆی پێشترێ بر بەزەم جارە نەیبر هەموو کە سوکاری خۆمی لێ کردوم هەر هەمووی یعنی کاتچمە شوێنێک و مەجلی سەبێک کە سوکاری خۆمی لێ یعنی تەریقەبمەوە نازانم چی بکەم خواخوا مەزوو مەجلیسەکە تەواوی بێمە دەرەوانێ وان بە شێوەیەک حایی بردوم لە ناو کە سوکارمە ینی لە ڕووم نایاسەر بەرزکەمەوە لە ناویانە بە هیچ شێوێ ئێستا ئەتەبێت چی بکەیت ئەم خێزانت ڕۆشتووە و
و لە ماڵی کە سوکاری خۆیەتی و تۆش لێرەیت بەتەمای چیت جیابنەوە چیەکەن هەوڵێکی تر نایەن کە ڕێک بکەونەوە. وەڵڵاهی بڵێم چی نازانم من بەس بەزەین بە مناڵەکانایەت ینی چەند جاری تر کەوا ڕۆشت و سکاڵای کردووە و تۆراوە بەس لەسەر مناڵەکان ینی زۆر بەزەین بە مناڵەکانایەت و مناڵەکانم زۆر پشکۆلێ ئەترسم سەریان لێ بشێوێت تەنانەت ئەم جارش بۆ خۆم پێم وتوتمە بە ئەو مناڵانە بۆ بێنم زۆر داوای تووەگەن وایە تۆزە یعنی گەورن بەڵام بەخوا هەرەگرین و داوای مناڵەکانەکەن ئەگەر بیهێنمانێ لە بە خاتری مناڵەکانمە. باشە یەکشت بێگومان هەر کەسێک کە کێشەیە بێت مەسەلەن تۆ بە شێوەیە قساکەی ئەوش بە شێوەیەکی تر باشە پێت وتووە بۆچی ئاوا مامەڵە لەگەڵ من و لەگەڵ کەس و کارم ئەەکەیت پێم وتووە ینی وتمە تۆ بۆ ئاواکەیت ومانە بەڵام ئێستا جوابێکی وای نێومەتەوانێت کە یعنی بڵێ مەڵای خەتایەکەم هەیە کە سوکارم خەتایشیانەیە حەقێتی ئەم ئافرەت. باش تۆ خۆشتەوێ لەبە مناڵەکانم بەڵێ بەس لەبەر مناڵەکانت هەر خۆشیشمەوێت ئەو توی خۆشەوێ هەستەکەی کە توی خۆش بێت وەڵی ئەگەر تۆش بی لە جیاتی هەش کەسێکی تر لە جیاتی من و یان هەش کەسێکی تریش بێ ئەو شەڕ و ئاژاوشتە بینی هەز ناکەیت. باشە هیچ گومانێکت لی نەبووە کە لەبەر شتێکی تر بێ کە ئەم بیانوانە بە تۆ بگرێتیان لەبەر چی شتێک مەسەلەن گومانی ئەوە لێ نەکردووە کە عیلاقە و شتی لە هیچ کاتێک ئەو دڵپیسێت بەرامبەری نەبووە قەت نەک هەر دڵپیسیم هیچ بەرامبەری نەبوو بەڵام لە ڕووی ئەخلاقی و هەتابڵی ئافرەتێکی باشە ینی قەدە و شتانەی نی قەت ئەو هەستناکەی خۆت خەلەلێکت هەبێت لە ئەساسەوە ینی ناڵێم تۆ خەلەلت هەبێ بەڵام خەلەلێک لەم پەیوەندیەیە هەبێت کە ئاوا بەم ئاراستەیە هاتووە خەلەلەکە لەوەیە بوو کە من لە سەرەتاوم شتانم لێ قوبوڵ کرد ئیترێمش وردە دەستیگر بەسە ماڵەکە و دەستیگر بەسە منیشە لە سەرەتاو لێم قوبوڵ نەکردایە یعنی نەمهێشتایە هەموو شتێ بکات ئێستا و ئاوای ناکرد. جایمە ئەو ئافرەتە بەڕێزەش کە لە دۆسیەکەیە وەکو تۆمەتبار ناوی هاتووە قسەی بۆ ئێمە کردووە با پێکەوە گوێبیستیەویش. من 13 ساڵە زەواجم کردووە بەس 6 مانگی ئەوڵ ژیانم خۆش بووە بەهۆی دایکیەوە دایکی تەبیعەتی زۆر ناخۆشە زۆر یعنی کەس تەحمل ناکە لەگەڵیە من ئەسڵم خۆشم پێم سەیرە 13 ساڵ چۆن توانیمە تەحمل بکەم زۆر تەبیعەتی ناخۆشە دایما بۆڵەکە دایمە تعلیقەیە دایما بۆ هەموو شوێنن لەگەڵمانایە یعنی چونە دەرەوەیەکی تەنیامان نییە. باشە خۆ تۆ 13 ساڵەکە هەمووی لەگەڵ دایکیان نەبووی ئەمە یەکەم دووەم پێشتر هاوسەرەکە دەڵێ پێم وتووە کە من دایکم لەگەڵ مایە و باوکم نەماوە ئەوانە تۆ قبولت کردووە وایە؟ یەکەم جار ڕاستە پێی وتم وتی من دایکم ناتوانم بەتەنیا لە خانوویەکەدانم کە زەواجمان کرد دایکم لەگەڵمانە بێت منش وتم زۆر تەبیعیە هەم شتەکە خێرە هەم خۆشە خۆم بەتەنیا نابم کەسە لەگەڵما بێ بەس بڕوا بکە دوای ئەوە دوای 6 مانگ ئەوەنە بێزاری کردم یعنی ژین لێ تاڵ کردبووم 10 جار من تۆراوم و هاتوومەتەوە بەس دەبەر ئەو دایکی. چی لێ کردی سەرەن زیاد لەوە تۆ وابزانم بێتاقەت بووی کاڵی بۆ شوێنان لەگەڵمان هاتووە و ئەو بابەتانە بەڵام ئەی چی بکات لەگەڵ تۆ نەیاد مثلەن باوکی نەماوە کوڕەکە ئەو گرنگی پێ نەیاد ئەی چی بکات بۆ کوێ بڕوە خوشکوبرای تری هەیە هەر ئەم کوڕی نییە کوڕی تریشی هەیە یعنی بۆ هەموو شوێنێک بۆ خەستەخانە بۆ سەیران بۆ گەڕان بۆ هەموو شوێنێک هەر ئەم کوڕاڵێ هەر ئەم کوڕی هەیە جگە لەوە هەرواز چونە دەرەوەکان بێنە یعنی بۆڵەبۆڵکردنەکەی بێزاری کردبووم بۆ هەموو شتە تەعلیقیە بۆ هەموو شتێک بۆڵەبۆڵیە کرد خواردنێکم لێ ئەنا ئەمە سوێرە ئەمە بەخوێ ئەی تۆ ڕەتفعلی تۆ چی بوو لە بەرامبەر ئەوەیە وەڵامنی جوابمایەوە لەبەری تەحملم نەما خۆ سەر ئێشەم لەگەڵایە کێشەی تری چیت هەبوو لەگەڵ مێردەکە جگە لە خەسووت وەڵی مێردەکەم من وەکو تەبیعەتی خۆم حەزم لە پیاوێکە تۆزە ڕق بێت یعنی تۆزە پیاوەتی تیابێ ئەم پیاوی من تیایە نەبوو زۆر نەرم بوو بۆ من بۆ دایکی بۆ خوشکی بۆ برای بۆ هەرچی کەسە هەر بیان کێشایە بەسەر یەک کەلیمەی ناوت ئەخر تۆ ئەوڵێ تۆ زۆر تووڕە و دایکیشی بە هەمان شێوە تووڕە و ئەوە توانێت لەگەڵ ئێوەیە تووڕە بێ گەر نەرم نەبێت چی بکایانی پێز ناکە یعنی من کاڵم نەرم نەبێ مەبەستمەوە نەدانیشێ بیکا بەشڕ لەگەڵمانە بەڵام ئەگە پیاوێکی پیاوانە بواە ئەیتوانی کێشەکەی حەل بکە بەڵام ئەو زۆر نەرمە یعنی لە هەموو کێشێکە لە هەموو شتەکانە نەرمە بۆیە دایکی و هەمویان ئێستەغلالیان کردووە ئەڵێ کەس کوڕین یعنی کوڕەکانی هەر خۆیان ناکەن مەساحەیبی دایکی لەبەرەوەی ئەوان وانین ئەم زۆر نەرمە ئێستەغلالیان کردووە. یەکشت جگە لەمانە هەستەکە مەمانە شتی بچووکن
زۆر گەورە نین بگا بەم ئاستی ئێوەی ئێستا کە هاوسەرەکەت ئەڵێ تونند و تیژ بووە بەرامبەرم. من خۆی باسی نەکردووە بەڵام معلوماتم هەیە کە دەست لە هاوسەرەکەشت بەرز کردوتەوە لەو ڕۆژەوەی کە هاتوویتە لەگەڵ ئەم ئەژیت پارە و موچەکەی ئەو لە لای تۆیەتەوە بە حساب و حەق پارە ئەیەی بە و تەنانەت محاسبەشی پێەکەی لەسەرەوە پارانەی کە چۆنی سەرف کردەوە بۆ کوێ بردووە ئەڵێ چەند جار منیاوە بە شەڕە لەگەڵ کەس و کارم ئەمانە تا چەند ڕاستن. ڕاستە پارەکە لەژێر دەستی خۆمایە من خۆم مەسرەفی ماڵەکەم لەبەرەوەی من دایکم بە تەنیاژی لەبەرەوەی کە من دایکم نەهێنمە لای خۆم حەقی ئەوە ئەڵم پارەکە بەخۆم مەسرەفیەکەم بەس دایکم نایەنمە لای خۆم چۆن ئەو دایکی خۆی لای ئێمەداناوە من لە جیاتی و پارەکانی لەوەرەگرن و خۆم مەسرەفی ماڵەکەکەم وەکوی کە دەستیشم لە بەرز کرد بێتەوە شتیوان نەبووە وەکو خۆم یعنی هێرشی بۆ بەرەمیان شتێک ئەو لێ منی یاوە بیسۆتی لە من بە منیش بەرگریم نەخۆم کردووە دەستیشم خۆش بێ وابێت یعنی قابلە من لێم بات و دانیشم چاوەڕێ بکەم بەڵام قەی ناکە بێت ئاساییە تۆ ئەگەر مەسەلەن ژن و پیاو بە هەمان شێوە دەست لە یەکتری بەرز بکەنەوە نا هیچ ئاسایی نیە بەڵام ئەگەر لێم بات ئەکیت لێمەوە ئەکی دەستی لە بەرزەکەمەوە. باشە تۆ ئەو مامەڵانەی کە بەرامبەر بەدایکی ئەوت کردووە مەسەلەن پێت خۆش نەبووە لەگەڵتان بێت بۆ شوێنان پێت خۆش نەبووە تێکەڵایەتیت هەبێ لەگەڵیا بۆ دایکی خۆت لەلات ئاسایی ئەگەر ئەو بە تۆ بڵێ ئاوها مامەڵە لەگەڵ دایکی خۆتا بکە دایکی خۆت بواە لەسەرەوە بە هەمان شێوە مامەڵی ئاوهایی لەگەڵا کرد. من خۆم دایکمەکو دایکی ئەو نییە یەکەم تەبیعەتیان زۆر فەرقی هەیە دووهەم چەند جار پێم وتووە وەرە تەنەن بۆ میوانیەکەش بە زۆرە هات ئەزانین چەند فەرقیان هەیە ئەوە وەکو مامەڵەکەش دایکم ئیلاقی نەبوو بەسەرمانەوە ئیلاقی نەبوو بەسەر زاواکەشیەوە تی بۆی نەیەتوانی ئەو قسەیە بکات بڵێ ئاوا مامەڵی لەگەڵا بکە یان شتێک بەس دایکی دامشە کاتە داخۆلیە کردین. باشە تۆ بۆ ئەو پارەی کە لە لای تۆیە هیچ گومانێکت لەوە هەبووە کە ئەم هاوسەرت پارە بەشتی ناپێویستە بە فیڕۆبات و خەرجی بکە بۆی ئاوها مەحاسەبەت کردووە یان هەر خۆت حەزت کردووە کە هەموو کۆنتترۆلی پارە و هەموو شتێک لە لای خۆت بێ. مەسەرەکە کۆنتترۆل نا بەڵام چونکە کەسێکی زۆر نەرم بوو دڵنیا بووم لە دەریەوە ئەستەغلال ئەکرێت هەم لەلایەن ئافرەتی ترەوە هەم لەلایەن پیاوە. شتی ترت لێ بینیوە لەو بابەتانە گومانت لێ هەبووە؟ نا هیچم لێ نەبینیوە بەڵام ئەکید بووم چونکە زۆر نەرمە یعنی ئەکید بووم لەگەڵ ئافرەتی تروش و لەگەڵ خەڵکی تریشاوە نەرمە بۆیە چی پێویستەکە پارە بۆ خەڵکی تر سەرفکە وتم با لای خۆم بپارەکە. ئەزانی چۆن بوو ئەم دڵپیستی لێ ناکردم بڵم دڵپیستی لێ کردم بەڵام ئەبووە پێم بوو تای بۆ شوێنان ئەمنیشانە کات پێویست یعنی بە پێویستم نەئەزانی من پێ بڵم بۆ شوێنان تی لەسەر ئەوە بە زمانە کرد قرس بوو کە پێی بڵێ بۆ شوێنێک بچین مادام ئەو پێی خۆشانی هیچ پێویستی ناکرد بۆ هەنە شوێن پێ بڵم. یەکشت جەنابتان وەبزام ئەمرەشتان کردووە باشە کەواتە کەسێکی مولتەزمن ئەمە لە ئاینی پیرۆزی ئیسلامی شاباز لەوە کراوە کە ژن و پیا و چۆن مامەڵە لەگەڵ یەکتریا بکەن وایە و هەروەها بۆ بابەتی دایکەکەش ئەزانی مافی دایک لەسەر کوڕ تۆ ژێستە مناڵی ئەوی لەسەر مناڵ جیاوازە لەگەڵ مامەڵەکردن بەرامبەر بە کەسێکی تر. ئەکید هەموو شتان نازانم من بۆ یەکەم جاریش قۆبوڵم کرد وەکو خێرێک قۆبوڵم کرد من نەمزانین تەبیعەتی وایە جگەلەوە وایە ئەبێ ڕێزی لێ بگرین بەڵام نەک لەسەر حسابی خۆمان لەسەر حسابی خۆشبەختی خۆمان ئەو ژیانی لێ سەند بووینەوە یعنی ژیانمان هەر نەبوو. یەکشت تۆ کە ڕۆشتیت ئاخر جار کە ئەم سەفەرت کردووە بۆ مناڵەکانت نەبر لەگەڵ خۆت؟ مناڵەکانم بچووکەکەم برد ئەوانی تر گەورە بوون وتم زووە گەڕێمەوە ئیتر بۆچی بیان بم ئەو ڕێگەیشان پێ ببڕم تر مناڵە بچووکەم برد ئەوانیشم لە ماڵە بەجێهێشت چونکە گەورن ماشەڵڵا ئیتر بۆیە هەوڵتان داوە تۆ ئەم شتانەی کە تۆ ئەیڵێت و هاوسەرەکەشت بە هەمان شێوە کۆمەڵێک بیانووی هەیە و تێبینی لەسەر ئێوە هەیە هەوڵتان داوە پێشتر چەند جارێک لەگەڵ کەسوکاری تۆ کەسوکاری ئەوە مەسەلەن ئەو بابەتە حەلکەن تۆ زیاتر ڕەخنت لە بابەتی دایکی هەیە و دەرچوونەکانی دایکی و مامەڵەی دایکی بە کوڕەکانی ترت وتووە بە برا خوشکەکانی دوتووە کە مثلەن بۆ ئەمە ببێ بە کێشە بۆ ئێمە وەرن با بابەتەکە بە شێوەیەک لە شێوەکان حەلکەین. وەڵا من ئەڵم دەجار تۆرام و ڕۆشتومەتەوە هەر چەند جارەکەش کە تۆراوەم براکانی هاتوون خوشکەکانی هاتوون بۆی ئاشتمانکەنەوە من پێم وتون کەسی هەر یەکەم جارێ من باشە نازانم چی دوای خۆیان ناکرد بە ساحێبی بەس دەبەرەوەی بگەڕێمەوە بۆ لای ئەیدا منیش تاوە تەحملم نەما.
باشە ئێستا گەر هاوسەرەکەت ئامادە بێت تۆ بچیتەوە بۆ لای و بەیەکەوە بژێن ئامادەیت؟ نەوەڵڵە هەتاکو دایکی لەو ماڵەیە بێنەوە ئەخر خۆ دایکی لەو ماڵەیە نیە ئێستا دایکی لەسەرەوەیە هەروەکو دراوسەیەک تۆ مامەڵی لەگ یان من هەڵەبژێرە یان دایکی وات پێوتووە ئاروەڵڵە بەڵام ئەگەر ئەو مثلەن بڵێ باشە ئۆکەی دایکم لەوێ نامێنێت تۆ بۆ تێبینیانی کە ئەو هەیەی لەسەرتەوە مثلەن بابەتی پارەکە ئامادەی پارەکە بیتەوە بە ئەو لەلای ئەو بێت مثلەن ئەو کۆمەڵێک شتی وت کە تۆ بەو ئەڵێیت وات لێ کردوواڵێ زۆر دایمە هەست بەواکەم کە ئەم شکێنێتەوە ئامادەی تۆش ئەوانە لە خۆتا چاکەیتەوە شکانەوە من ڕاستەکانم پێوتەوە تۆزە خۆ چاکە پێو نابێوا بێت ئەمە خراپم نەکردووە من لەبەر شخصاتی خۆم یەکەم جار ئەمەم کردووە لەبەرێ بەڕاستی وام لێ هاتە بۆ ڕوون ناها بڵێ ئەمە مێردمە دایکی ئەبوایە وەکو کچی خۆی سەیلی ئێستا ئامادەی مناڵەکان ببیتەوە بۆ لای خۆ دەگەر جیاش ببنەوە هەردوو گەورەکە وەڵای ئەویان نازانم بەس ئەوەی هیچ مناڵە بچووەکە لای خۆمە بەس بۆ گەورەکان نازانم تەسەور ناکەم تەلەفۆنیان بۆ ئۆکەی قسەیان لەگەڵەکەی ئەوان بۆ مەکەن قسەیان لەگەڵاک ئەتوانی ئاوا بژی دوور لەوان ئەتوانم بۆ ناتوانم کاک بورهان پێکەوە گوێبیستی وتەکانی هەردوو لە سکاڵە کار و تۆمەتبار بووین تێبینی و هەڵسەنگاندنی جەنابتان بۆ ئەم دۆخە چییە؟ بێگومان ئەم خاتونە کە قسەی کرد ئەمە ڕۆژانە چەند کەیسێک ڕومانتیەکەن نیچمەوە ناو ئەو کەیسانە بەڵێ چمەوە ناو ئەو کەیسانە ڕاستەکە کۆمەڵە حقەتی باس کرد ئێمە گەسی تەمەنی هاوسەرگیریان کەین تەمەنەکان هیچ خلافیتیان نییە زانستی دەروونزانی ئەڵێ چی ئەڵێ پیاوێکی 28 ساڵ وەکو ژنێکی 20 ساڵ وایە مانهێوایە ئەشێت جیاوازی نێوان ژن و پیا و 10 ساڵ تا 15 ساڵ واردە لە ڕووی زانستیەوە لە ڕووی پزیشکیشەوە لە ڕووی زانستی زانیشەوە بەڵام کێشەیەکی زۆر لە کوڕان و کچان کەم ڕۆستنە پرۆسی هاوسەرگیریەوە بەداخەوە نزیکیان لە کەس و کارە ئاراستەیەک وا دروست بووە لەوانەیە پێش ئێستا بەداخەوە کەیسانی کێتە لامان پێش کچەکە کوڕەکە خۆی داوای ماڵی جیاکە ئەزەکارێک کەسکاری دوور بێ بەڵام ئەم ماڵجیایە گرفتێکی گەورەی دروست کردووە ئەمە وەکو مۆدێلێکی داتۆژنا جاران کە کوڕکچێکچنە پرۆسی هاوسەرگیریەوە ماوەی 4-5 ساڵێک لەسەر ماڵی باوانی بە تایبەتی کوڕان بوون هەم لە ڕووی داراییەوە ماڵە باوان پشتیوانیەک بوو ئەم کوڕکچێ نانهێشت لە ڕووی بێکاری و بێ اقتصادی هیچیان پێوە دیار بێ هەم دەستیشیان نەگرتن و پەروەردانەکردن لەسەرەوەی کە لەگەڵ پرۆسی هاوسەرگیریات تێبکەن چکۆم پرۆسی هاوسەرگیری بە تایبەتی بۆ ئەمڕۆی گەنج ئەوەنەی بەرپرسێرەتیە لەوانەیە دە خۆشگوزەرانیان نەبێ ئەمڕۆ کوڕکچێک لە ژیانی هاوسەرگیریە لە ماڵی باوکیان ئازادی زۆریان هەیە بەرپرسێتی کەمیان هەیە بەڵام کاسنە پرۆسی هاوسەرگیریەوە ئازادیەکە سنووردار ئەبێت چکم هەردووکیان دوو ماڵە باوان بەجێ دیاڵن کە ئەم هەستەکە لەبەر ئەم بەجێهێشتوە ئەوژوە هەستەکە لەبەر ئەو بەجێهێشتووە بۆی ئیتر ئەمەوە ئازانی تەنها مڵکی خۆیەتی بیر لەوە ناکاتەوە ڕابردووی ئەم لە مناڵێکی ساوەوە تا گەشتۆم کەسای دەست گەشتە دەست ئەم پیاوە ئەم ئافرەتە کەسوکاری گەورەی کردو پەروەردەی کردو پێگاندووە و بە هەمان شێوە ئافرەتانش بە هەمان شێوە بە تایبەتی ئافرەتان لەبەر ئەوەی دایک بە تایبەتی دایک سیلە و ڕحمێکی زۆری هەیە بۆ مناڵەکانی بە تایبەتی بۆ کوڕەکەشی ئەمیش هەر ئافرەتە ئەوێ منافسەیەک لە نێوان خۆی و دایکی کوڕەکەی بکات بۆی ئەم بەریەکەوتنێک دروزە بێ ئایا چۆن ئمە کۆمەلگا و شارکەنەوە کە ئەمە ڕوونەدات حقیقەتێک تریشی وتووە بەشێکی زۆر لەو کەیسانەی کە هێشتا لای ئێمەش ئەو پیاوانن کە بڕوان بە مەدەنیەت بڕوان بە ڕێزگرتن لە مافەکانی ژنان هەیە کە پێی ئەڵەن نەرمە بیلفعل بەشێکی زۆر لەو کەیسانی ئەمەدەن کە ئێمەش لێ کۆڵنەوەکەی نەسەکەین ئەو پیاوانن کە نەرمن و ڕێز ئەگرن یانە بەحقیقەت کۆمەڵی فعلیشیان نییە ئەمانە ڕوبەڕووی گزۆرترین کێشەکانە بنەوە ناو خێزانە ئەم خاتونەش باسی ئەوەی کردووە لە شتێکتری باس کرد ئەڵێ بەڵام ئەمە نەبێتە هاندان بۆ گەنجان و بۆ پیاوانکەوا تند و ڕق و تند و تیش مامەڵەکەن بەڵام کاک بورهانیەک شت هەیە ئەگەر ئینسان ئافرەت نەبێت و پیاویش نەبێت ئەبێ بای ئەوەنە ئەو هەستەی تیابێتکەوا ڕێز لە نەرمی و ڕێکوپێکی بەرامبەرەکەی بگرێت ئەو چۆن مامەڵەی کرد تۆش بە هەمان شێوە مامەڵی لەگەڵ شوێنەکە بین ئەرک و مافمانە بێ هەمومان من لە هاوسڵ ماڵەکەی خۆمە ئەبێت ئەرکەکانی خۆم بەرامبەر خێزان مناڵەکان بکەم ئۆساکە یەک شتی تری باس کرد وتی یان من یان دایکی ئەنی کەیسێک هاتە لامنێکی لە قەزای ئابناهیەکان نەک دایکی بەداخەوە خاتونێک مەسەنجەرێکی بوو دیارە مەسەنجەرەکە پەیوەندێکی غێرە شەرعی و نایاسایی بوو هاوسەرەکەی ئامادە بوو لێی ببورێت
لی ببورێت لەوەی کە لە بینە ڕوویداوە جارێک تمسن پرۆسی هاوسەرگیری بە مەرجێ مەسەنجەر بەکارنێنێ بەداخەوە ئافرەتەکە مەسەنجەرەکەی هەڵبژار هاوسەرێکی هەڵنەبژار بۆ یەکەم خاتوناڵێت ئەگە یان کۆمەڵایەتەکانیش دواتر باسیەکەی نەچینەوەی مامۆستا پێکەوە گوێبیستی وتەی هەردوو لەلایەنی دۆسیەکە بووین ئەگەر ڕوونکردنەوە هەڵسەنگاندنێکتان هەبێت بۆ دۆسیەکە ئەوە بفەرمون باسی بکەن ئەگەر نا باسی سزای ئەو ژن و پیاوانە ئەو هاوسەرانی کە تونند و تیژن بەرامبەر بە یەکتری ئێمە زۆر جار ئەوەمان بەرگوێ کەوتووە کە ئەڵین ئەگەر پیاو بەرامبەر بە خێزان و ماڵ و مناڵی خۆی ئەوانەی کە لە ژێر دەست و ئەوامری ئەوان تونند و تیژ من لێپرسینەوەیان هەیە بەڵام بۆ ئافرەتیش ئەگەر هەڵە نەبووم و باسی بکەیت ئەبێت هەمان سزا بێت یان چۆن چۆنیە لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە بەداخەوە کێشەی ئەم دوو بەڕێزە و نمونەی ئەوانش کێشەکە ئەوەندە گەورە نییە بەڵام بەلای منەوە یەکێ لە هۆکارەکان هەر لە سەرەتاوە هەڵبژاردننی هەڵە بووە یعنی مەسەرەن هاوسەران کە یەکتر هەڵدەبژێرن دەبێ متابعی ئەوە بکەن ئایا عەقیدە و بیر و باوەڕیان لێک نزیکە یاننا مەسەلەن بۆ نمونە هەڵبژاردننی هەڵە بەهۆی هەڵبژاردننی هەڵەوە زۆر ژن خەسار بوون زۆر پیاو خەسار بوون ئەوە یەک دوو ئەم کێشانش بە میدیا و بە هەندێک شت چارەسەر ناکرێت ئەمە قورئان دەفەرموێت فعیضهن ئامۆژگاریان بکەن ئەو پیاوە کۆمەڵی ڕێکار هەیە بیگرێتە بەر و خزمی هەردوو لا بتوانن دەوری باشی تیا ببین و بەڵام مەبەستم لێرەدا ئەوە نییە کە من هاندەر بم بۆ تەلاق و ئەمانە خۆ ئاخر شت ناچاری خۆ ئەگەر دوو کەس پێکەوە نەگونجان تەلاق یەکێکە لە چارەسەرەکان لە ناو کەوانەیەکدا ئاخر شت کە زۆرمان پێ ناخۆشە بەڵام دەی خۆ ئەوشتا ئەوە لە عادەتەن ئەو شتانە لیژنێ فتووە و لە محکەمە چاک دەکرێت ئەوە یەک دوو بە حەقە دەبێ لە شریعەتی ئیسلامیشدا پیاو بەڕێوەبەری ماڵە هاوسەرۆکی بخۆتان دەزانن سەرکەوتو نەبوو پیاو بەڕێوەبەری ماڵە لەبەر ئەوە دەبێت پیاویش پیاوەتی خۆی بسەلمێنێ و ژنی ژنایەتی خۆی بسەلمێنێ هەر کەسە لە بواری خۆیدا دەوری خۆی ببینێت چونکە هەموو دایرێک بەڕێوەبەرێکی هەیە ئیتر ئەو ماڵەش دەبێت پیاو بەڕێوەبەری ماڵەکە بێت و زۆڵمیش نەکات چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی خەیرکم لئەهلیه چاکترین کەس چییە پێوەری چاچی پیاو ئەوەیە لەگەڵ ژنەکەی باش بێ بەڵام هەموو شتێکی سنووری هەیە سەبر سنووری هەیە خۆ ئەو پیاوەش نابێتە کۆی لێ ژنەکەی ژنەکەش نابێتە کۆی لێ پیاوەکە یعنی لێک ناتێگەیشتنێکی زۆر عەجیب زۆر ناخۆشە بەداخەوە یەکێک بڵێ یان دایکت یان من یان فلان ئەمانە نا دایکشم دەوێ تۆشم دەوێ هەموو لایەکم دەوێ هەر کەسە ڕێزی خۆی یعنی ئاوا یعنی ئەوە نییە بڵێ وەڵا ئەی کاکەجان منیش لەو دایکە بووم ئەمیش دایک خۆم خۆش دەوێ یعنی ئەگە هەر ببێتە لە ئەو لایانی بڵێ وەڵا هەر دەبێ یەکیان هەر دایکم هەڵدەبژێرم بەڵام چییە ئەم تەڵەباتانە لە جێ خۆی دانیە لێک ناتێگەیشتنێک هەیە و مەسەلەکە ئەوەش ئیش بە شەرع ناکەن ئەگەر کەسێ ئەو کەسە چوو بێتە ئامبرەش چوو بێتە حەجی چوو بێتە چی دروشمێکی جێبەجێ کردو و ئەرکێکی ئاینی بەڵام ئایا تا چەند عەمەل بەشتەکە دەکات چونکە کەس خۆی بە تاوانبار نازانێت بەڵام بەڕاستی ئێمە دەبێ ئێمە بەعام قسە دەکەین هەر بۆ ئەو دوانە نییە لێک ناتێگەیشتنێک هەیە و هەڵبژاردنێکی هەڵە لە ئەساسا دروست بووە و ئەگەر هەتا سەبریش وەکو باسمەکە سنووری هەیە و ئاخر شت ئەگەر بکرد ئەم شتە لای حاکم بێگلای دەبێتەوە تەمان بڕیاری حاکمە بەڵام وەکو باسم کرد لە شریعەتی ئیسلامدا خۆ ئەگەر دوو کەس پێکەوە نەگونجان جاری واش هەیە تەلاقدانیش یەکێکە لە چارەسەرەکان ئەنجار لە شریعەتی ئیسلامیشدا واجبە ئافرەت ئەگەر ببوورە باخسەکەم تاوەکەم لە شریعەتی ئیسلامیشدا ئەگەر ئافرەت ئەبێ ئیتاعی پیاوەکەکە لە ئیشی شەرعیدا ئەگەر ئیتاعی نەکرد هەندێک جار دەبێتە ناشیزە یعنی لە قسە دەرچوو لە ڕێ دەرچوو ئەو کاتە مەسەلەی نەفەقە و نانەفەقە و ئەمانە و چونکە بەڕاستی ئەم شتیانە زیاتر لە دادگایەک لای دەکرێتەوە بۆیە هیوادارم ئەوانە جارە هەر نەدەبوو شتەکان بچتە دەرەوە ئەگەر چوە دەریشەوە دەبێت بچێت دادگا چارەسەری بکە زۆر باشە مامۆستا مادام باسی وشەی تەلاق هاتە ناو بابەتەکەەوە و بێگومان ئێمە باسکردنی ئەم دۆسەیانە و ئەسڵن ئامانجی بەرنامەکەمان باسکردنی دۆسێ نییە بۆ بینەر و تەنها بەجێ بێڵین هەوڵین لە ڕێگەی کەسانی پسپۆر و شارەزا و بەویژدان وەکو جەنابتان و مامۆستا بورهان و کەسانی پێشووتریش کە بەشدار بوون لەگەڵمان هەوڵدەین چارەسەرێک بۆم بابەتە هەم بۆم دۆسەیە هەم بۆ دۆسەی هاوشێوەکان کە گویان لە ئێمەیە بدۆزینەوە ئێستا ئەگەر من پێشنیاز بۆ جەنابتان بکەم وەکو مامۆستایەکی ئاینی بە ئەزمون و خاوەن ویژدان و کەسێک بێگومان مامۆستایانی ئاینی یەکێکن لەو کەسانی کە زۆر بەباشی لە کۆمەڵگەیە گوێیان لێ ئەگیرێت و پرس و ڕاوێژیان پێکرێت پێشنیازی بکەم بۆ جەنابتان بڵێ مامۆستابا چینە ناو ئەم دۆسەیەوە جەنابتان ئەم بابەتە چارەسەر بکەن یان
کەسێکی نزیک ئەو پێشنیازت بۆ بکە بۆ ئەم دۆسەیە کام حەلە هەڵەبژێری چۆن چارەسەریانەکەی؟ وەڵا ئێمە یەکەم جار ئامۆژگاریکردن ئەو جار دوای ئەو پیاوە دەبێ هەندێک قۆنا خێ مەسەلەن پشتێکردن و کۆمەڵەشەی لەناو ماڵی خۆیدا ئەمجا خزمی هەردوولا دەوری خۆیان ببینن یعنی ئەوەی کە باسمان کرد ئێمە هیچمان لەسەرەوە نین تەلاقدان خوانە خواستا وەکو شەرع باسم کرد من ئاخر شت ئەگەر دوو کەس هەر نەگونجێن ئەوە بەکو ناچاریەک ئەیناوە ئیلا خۆ خێزان هەڵۆشانەوە ماڵوێرانیە ئەو مناڵانە تاوانیان نییە بەڵام ئەمە بەڕاستی پێویستە بۆکو دەڵێت دانیشتی لەسەر بکرێ گوێ لە قسەکانی هەردوو لە وەکو ئێمە ژۆمانگرت بەڵام هەندێک قسە هەیە دەبێت بسەلمێنرێ ئەوە مەسەلەن بەڵگەکان چونکە هەریەکەیان خۆی تاوانەکە دەداتەوە بە بەرامبەری مەسەلەن ئەو خەسووی تاوانبار دەکە ئەو داچەوە تاوانبار دەکە ئەو هاوسەرگەی تاوانبار دەکە لەبەرەوە بزانین دەبێت بیدۆزینەوە کامیان خەتای هەیە دیارە هەردوو لە خەتایان هەیە بەتاکید بەڵام کامیان زیاتر خەتای هەیە بۆ ئەوەی کەوە ئەگەر بکرێش بڵین حاڵەتەکە ئاوایە و حتى حد الإمكان هتا بكرة دبي أو خزانة نبي هالوشة لبروي منال يعني لبين ده هي لبروي منال تاواني نيا وهر دولار بالصبر بقرن وبتعبتي أمره هموش بدرس عفرتانا كره بيني خمان بإساجن سالاريا يعني أجر جنكان بتوان دوريان هبي صبريان هبي قناعتيان هبي لخوا بترسن أجان لوضع كان بشونك أمره اشتكان زياتر بدس عفرتانو وەکو چۆن دەڵێ سەرۆک وەزیرانی وڵاتە لە ماڵەکەیدا هەمووش بەدەست ئافرەتانەوە پیا و دەورێکی ئەو تۆی نییە کەوا ئەمڕۆ لەم وەزعانەدا بووە دەبێ ئافرەتان زیاتر پەروەردەکراو بن زیاتر لەخوا بترسن زیاتر سەبریان هەبێ بەڵام ئەدی ئەگەر ئەوانە هەریج نەبوو ئەو کاتە دادگا بڕیار دەدا. زۆر باشە مامۆستا ئەم دۆسەی ئێمە لەبەرەوەی بابەتەکە هەر پیاوەکە نییە ڕاستە ئەو سکاڵاکارە و ئێمە زۆر جار بابەتی دۆسیەکە ئەو بابەتە هەڵەگرین کە سکاڵاکارەکە سکاڵای بەپێەوە مادەیە لەسەری تۆمار کردو بەڵام ژنیشی تایە ژنەکەش بە هەمان شێوە قسەی خۆی هەبوو بەداخەوە لەبەرەوەی ژنی تیابوو من حەزم کرد لێرە تەنها مامۆستایی بەڕێز زۆر سوپاس بۆ ئێوە لەگەڵ کاک بورهان نەبن لەگەڵ ئێوەش یەکێک لە ڕێکخراوەکانی داکۆکیکردن لە مافی ژنان لێرە ئامادە هەبوایە بۆەوەی مەسەلەن بابەتەکە تەوازنێکە وای بەڵام بەداخەوە بە بیانوویەکی تایبەتی خۆی و نەگونجانی کات و بیانووی خۆیان هەبوو کەسیان من بۆ زیاتر لە 5 چالاک لەو بوارەیە پەیوەندیم کردووە و داوام لێکردوون کە بەشدار بن لەگەڵمان ئامادە نەبوون بۆیە لێرە من حەزەکەم لەبەرەوەی خۆم ژنم و پارێزەریشم ئەگەر مۆڵەتم بن ئەو حەقم هەبێت تۆزێک باسی بابەتی ژنەکەش بکەین ئێمە ڕاستە بابەتەکەمان لەسەر توندوتیژی پیاوانە بەرامبەر بە پیاو کراوە بەڵام هەمیش نین زۆرن ئەو ژنانەی کە قوربانی توندوتیژین اینجا یەک وشایە یەک شت هەیە هەڵە تێگەشتن لە ئاینی پیرۆزی ئیسلام بۆیە باسی ئەماکەم لەبەرەوەی زۆر جار ئەو تۆمەتا درێتە پیاو ئەو پاڵ ئەو پیاوانەی کە ئەو ترێت مولتەزیمن یان هاتوچۆی مزگەوتەکەنیان بە شێوەیەک لە شێوەکانە لێمانە تۆزێک ڕقن بەرامبەر بە ژنان هەڵە تێگەشتن لە ئاینی ئیسلام و ملنەدان بۆ یاسا زۆر جار توندوتیژی بە هەردوو شێوەکە لێ ئەکەوێتەوە مامۆستا یەک ڕوونکردنەوە کە ئەمە بۆتە چەکی دەستی پیاوان وشەی قەوام الرجال قوامون عن النساء زۆر جار پیاوان لە کاتی ئەنجامدانی توندوتیژی یان قۆستنەوەی دۆخەکە بۆ خۆیان ئەمە باسەکەن حەزەکەم باسی وشەی قەواممان بۆ بکەیت مەبەست لێرە چییە تەنها دەسەڵاتە سوڵتەی پیاوە لە ماڵا بیسەپێنێت نەخێر لە ڕاستیدا دەبێت ژنیش هەم دەوری ژنێتی خۆی ببینێ پیاویش بەڕاستی پیاو بێ لە ماڵەکەداوە دەوری خۆی ببینێ قیوامە کە بە هەڵە لێک دەدرێتەوە مەبەست ئەوە نییەکەوە پیاو دیکتاتۆر بێ و پیاو لە ماڵە بەڵکو پیاو قیوامە تەکلیفە نەک تەشریف پیاو کە بەڕێوەبەرە تەکلیفێکی لەسرە کە مەسەلەن نەفەقەی ئەو ماڵمداڵە لەسەر ئەوێتی پەروەردەی ئەو ماڵمداڵە لەسەر ئەوێتی یعنی بەڕێوە ینی زیاتر لایەنە ئیداریەکە زیاتر لەسەر مدیرە لەسەر بەڕێوەبەرە قیوامە خەڵچێک بە هەڵە لێ حاڵی بووە نەخێر قیوامە تەکلیفێکە ئەرشیەکە لەسەر پیاوە کە زیاتر ئەوەی بە پیاو دەکرێت لە هەندێک حاڵەتدا بلەوانێ ئافرەتەکە بەو شێوە نەتوانێت پێوە هەستێ بۆیە بەڕاستی قیوامە ئەوە نییە کەوا بەڕێزت باست کرد بەڵکو قیوامە تەنها تەکلیفێکە ئەرشیەکە لەسەر پیاوە کە چۆن بەڕێوەبەرەتی ئەو ماڵە بکات و ئەو خێزانە بەڕێوە بەرێت بەڵێ وایە ڕاستە فەرمی خەڵکێکی ئەوە بەخراپ بەکاردێنێ بەڵام تاچەند ئەوانە پابندن بە ئیسلامەوە تاچەند ئەوانە پابندن بە شریعەتی ئیسلامەوە ئێستا ئەوەی ئێمە متابعە دەکەین زۆربەی ئەو خێزانانەی ئاژاوان تایە ئەو خێزانانن کە دوورن لە پەیامی مزگەوت دوورن لە دین یعنی هەندێکیان بەوکو دەڵێ بەناوی کاکە خۆ لە مەسەلەی خێزانداریشدا
ئێمە وە نەبێ ئاین دژی مافی ئافرەت بێ وە نەبێ یەکیش کە دژی مافی پیاو بێ یعنی لە خناو خێزانە دەبێت مافی ئافرەتیش پارێزراو بێ و مافی ژنیش پارێزراو بێ. زۆر سپاس مامۆستا ئەحمەد قامیشی مامۆستای ئاینی زۆر سپاس بۆ جەنابتان ماندوو نەبن مامۆستا. کاک بورهان باوترین جۆرەکانی تونند و تیژی کە تۆمار کرابێت لەم ساڵانەی دوایە پیاوان سکاڵایان تۆمار کرد بێت چی جۆرە تونند و تیژیەکە یان سەبەبەکانیان چی بووە؟ بێگومان تونند و تیژی زارەکی باوترین تونند و تیژیەکە ئێستا لە ناو خێزانی کوردیا بەداخەوە پیادە ئەکرێ بەرامبەر بە ڕەگەزی نێر و پیاوانێکی زۆر گلەییان هەیە لەسەر ئەو جۆرە تونند و تیژیە لە بەرەوەی هەستەکەن بەرپرسێتی و ماندووبوونێکی زۆر ئەچێژن لە بەرامبەر ئەوە ڕێز لە ماندووبوونەکانیان ناژرەوە و بگرە بێڕێزیشیان پێەکرێت ما یەکێ لە هۆکارانەی پاڵنەر و هۆکارەکانیشی لەوە چێ خۆی دانستی دەروونزانەکە لەوە چێ چەند هۆکارێکی ئێمە ناتوانین بڵێن تەنها هۆکارێکی ئەوەیە تەبیعەتی ڕەگەزی مێوایە لەوانەیە زیاتر لە پیاوان حەزیان لە قسەکردن بێ ئەمە یەکەم ئاراستەی زانستی دەروونزانەکەڵێ پیاوان دوور ئەبین و ژنان پان ئەبینن لەوانەیە کاتێک کە ژن و پیاوی کێشەیەکێتە لامان ئەو کێشانەی کە ژن باسیەکە پیا و ئەسڵ هەر ڕۆژانە بە کێشەی نازانێ هەر بە ڕۆداوی سروشتی ڕۆژانە ئەزانێ ئەمە زیاتر ئەو تونند و تیژانە کێتە لامان بۆچنیش بەتەنیا لە ماڵەوەی ماندووە لەوانەیە ئەمە بە پیا و شارکەنەوە من لە بانەوە دێمە دەرەوە تا ئێوارە ئەنوا خەڵکە بینم ئەنوا ڕووداوە بینم ئەمانە لە ڕووی زانستی دەروونزانیەوە ئارامیەگە بەخشێ بە دەروونم یاخود لەوانی ئەنوا قسەکردن بەرێ زۆر باشە کاک بورهان یەکشت حەزەکەم من لەگەڵ نزیکەی 4 بۆ 5 کەیسی پیاوان قسەم کردووە بۆ ئامادەکاری بۆم بەرنامەی بۆی بزانم تونند و تیژەکان چۆن و گلەی چیان هەیە زۆربەیان گلەیان لە ئەدای دادگاکان هەبووە مامەڵەی دادگاکان لەگەڵ کەیسەکانی تونند و تیژی دژی پیاوان چۆنن خۆی ئەمە هەر باسی قیوم بکەین کە لە پێش وەگەڵ مەسا باسان کرد هەر لە پێکەوەنانی پرۆسی هاوسەرگیریە هەموو هاوسەرگیریە کە ئەنجامەدرێ ژن ئەو قیامی پێوی قبولەکە کە لەگەڵ پیاوەکەی لە ڕووی شەرع و لە ڕووی یاسا و ئەی سەپێنە چکم بۆچی پێکەوەنانی پرۆسی هاوسەرگیری بەندی هاوسەرگیری پیاوی بەرپرس کردووە لە دابینکردنی سەرجەم پێداویستەکانی خێزان مانای پیاوی بەرپرسە و ژن بۆ پێداویستی ڕازیە ماناوی ئەو قیومە بەردەوام هەیە و هەموو ژنێکیش ئاگای لێت ئەوە نەبێ بە ئەکرێت من دوو کچ و دوو کڕم هەیە لێرە و دەستی کچەکەم بگرم کاتێتە ژیانی هاوسەرگیری بەڵام لەگەڵ هاوسەرەکە تا کاسی پرۆسی هاوسەرگیریەوە وەرە با بە هاوبەشی بچنە هاوسەرگیریەکە و بۆی ئەو قیومە یاخود ئەو دادگاکان بەپێی پێویست چۆن هاوکاری ژنان دادگاکان بەداخەوە لەژێر ناخێر دادگاکان بە ئاراستەیەکی کارکردن لەم کۆمەلگا شەرقیانە هێستا هەر خۆت بەرنامەکەی بەڕێز دەڵێن پەیوەندیم بە چەند ڕێکخراوێک و چەند چالەکانی بواری ژنانەوە کردووە کە لەبەرەوەی تونند و تیژیە لەسەر پیاوان ئامادە نەبوون ئەمە جۆرێک لە جۆرەکانی بەداخەوە تا ئێستا ئاراستەیەکی ئیتیقام سندن و ڕەتدانەوەیەک هەیە بەرامبەر بە کێشەکانی پیاوان دادگاکانش هەست دەکەین ئەوەندەی فشارێکی ئاراستەی داکردن لە مافەکانی ژنان لەسەر بواری جەندەری هەیە ئەوەندە بەداکردن لە مافەکانی پیاوان نییە بە تایبەتی ئەمڕۆکە یاسای تونند و تیژی خێزانیمان هەیە خۆی یاسای تونند و تیژی خێزانی پاشکۆی یاسای نێژنی تونند و تیژی ئافرەتانە بورهان لەبەرەوەی باسی یاساکەت کرد و لێرەش پارێزەر ئامادە نیە حەزەکەم من وەکو پارێزەرێک شیکردنەوەیەک بۆ ئەو یاسایە بکەم بۆ کەسانی کە تونند و تیژی ئەکەنیان بەرامبەریان ئەنجامەدرێت بە پێی یاسای ژمارە 8 ساڵی 2015 بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی هەموارکراو هەر کردارێک هەر ڕەفتارێک هەر چۆنیەتی مامەڵەکردن و هەڕەشەکردن و هەر شتێک لەم بابەتانە کە ببێتە هۆی زیانگەیاندن بە بەرامبەرەکەی ئەمە بە تونند و تیژی خێزانی ئەژمارەکرێت خێزانیش هاوسەر و کەسانی خزمایەتی تا پلەسێەوە و کەسانی کە لەگەڵ یان یاخود هاتوونەتە ماڵەکەەوە بە هەر هۆکارێک لە هۆکارەکانی یاسا کردوێتی ئەو ماڵەوە ئەچنە چوارچەوەی تونند و تیژی خێزانیەوە سزای لەسرە سزاکەشی لە 6 مانگ کەمتر نییە هەتاوەکو 3 ساڵ ئەمە لە کاتێکە ئەگەر مردن و کردەوەی تونند و تیژی قورسی لێ نەکەوێتەوە دەنا ئەگەر زیاتر کردەوەکە بەرزتر ببێتەوە تونتر بێت سزاکەی زۆر تونتر ئەبێتەوە. زۆر سپاس بۆ مامۆستا ئەحمەد قامیشی مامۆستای ئاینی و بورهان عەلی سکرتێری یەکێتی پیاوانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون.